لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بنرانو بسراني كنالي أمجاري سلامي خواهي قورتان لبيت خوش حالم جاري كتير بأيوي برس شاد بوم بو بيشكش كردني برنامج كنوية لبرنامج شريعة ناسين توري أم جارمان بابتي قرباني كردنا آية أضحية وقرباني كردن سرتاكي لكي وبوه وآية حكمي قرباني كردن چییە و ئادابی قوربانی کردن چییە و ئایا درستە کەسێک قەرز بکات بۆ ئەوەی قوربانی بکات و ئایا مو لە خۆکردنەوە یاخود قەدەغەکردنی مو نینۆک لەسەر ئەو کەسەی کە قوربانیەکە تەنها بۆ خۆیەتی یان بۆ هەموو خانەوادەکەیەتی کۆمەڵی پرسیاریش هاتووە سەبارەت بە قوربانیکردن ئاراستەی میوانە بەڕێزەکەمان یەکەین کە مامۆستا سالار چۆمانی مامۆستا بەخێر بی. بارك الله فيكم خير السلام نتانك. بارك الله فيك. مامۆستا ئایا ئوضحیە و قوربانی کردن سەرەتاکەی کەی دەست پێ کردووە و کەی هەبووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه وبعد. طبعا أصلي قرباني هموما أو قصة من بيستوى قرآن كخوي بردقار بسرهاتك من بوباسك كاتيك لەگەڵ ئیبراهیم و ئیسماعیلی کوڕی کە خوای گەورە لە تەمەنێکی زۆر گەورە خوای گەورە ئیسماعیلی بە ئیبراهیم بەخشی و لە دواییشە خەونی پێغەمبەران طبعا وحی بووە لە خەوابینی إني أرى في المنام أن أذبحك فانظر ماذا ترى قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين وتي کوڕەکەم لە خەوابینی و مەکە ئەبێت تۆ سەر ببڕم فرموا أي باوكا أو فرمانت بكرا وجبزيب كو مني إن شاء الله صبر أقرم. فلما أسلم وتله للجبين فناديناه أي يا إبراهيم قد صدقت الرؤيا. إدي لدواء وخواي قورا براني شيبونار كزانانا فرمون هشتا صال خواي قول لبهشت أم برانا لورين درابو قلو كرابو قورا كرابو لبري أوا إبراهيم لبري إسماعيل أم برانيان سربري أصلي قرباني لو سردموهاتو وأما كباب قوري بيغمبران عليهم الصلاة والسلام وهتاوكو بيغمبري خوشمان وخواي قورش فرماني بيكردوين فبهداه مقتدي شون ربازي بيغمبران كيونو بوتا شعيريك ودروش ماشي قوري إسلام كهمو صالق مسلمانا قربانية كان باش مامۆستا لروي الشرع وحكم قرباني كردن چییە؟ بلى طبعا قرباني جاري قربين تعريف شي شرعي بو قرباني بكين زانانا فرمون ما يذبح من بهيمة الأنعام في يوم النحر وإلى آخر أيام التشريق تقربا إلى الله. قرباني كردن من بهيمة الأنعام خال القرآن إشارتي بو كردو تبارك وتعالى أبي بهيمي أنعام تيا توار آجلا حشترا تيلا مرا بزنا أم توار حيوانا ليكم روجي ججني قربان كديمانجي ذي الحجة أكا لدواي نوجي ججنة ودس بي دكري هتاوكو روجي أخيري أيام التشريك روجي توارمي ججنة وبنيتي نزيق بونا ولا خواي پروردگار وعملي شي صالح تعبودية بابتك بلام مسألة أويك قرباني حكم كيتيا طبعا أما بابتي شي حقا خلافية شي بهذه شيء لسر أم موضوعة زياتر كوتو تسر دور رأي زور زقو ديار أيش رأي كميان أويك أنها سنة مؤكدة سنة شي مؤكدة وهذا قول الجمهور طبعا أما قولي جمهور زوريني زنانا لمالكية كانوا شافعية كانوا حنبلية كان وحتى لعلماء معاصرين شيخ ابن باز وشيخ ابن عثيمين رحمة إخوة لهم ينبه بيانوايا أم بابتا سنتي شي مؤكدة واستدلال بسن حديثك كانك لما حديثان حديثي أم سلمة كلصحيح مسلم داهتوا كافرم إذا دخلت العشر وأراد أحدكم أن يضحي أراد يعني كاتك أقريك لأوا ويستي بروا قرباني بكا كواتا مادام بابتك ويستو إرادي إنسان كان بويا استنادا لسر أم فقري فرمودكي بيغمبر صلى الله عليه وسلم ألان كواتا واجبني سنة وحديثي شي ترى كان بلغا أم طائفة أويش حديثي مخنفي كري سليمة كلا سنني ترمذي دهاتوا بسند شي صحيح بيغمبر إخوة فرمي عليه الصلاة والسلام يا أيها الناس إن على كل أهل بيت في كل عام
أضحية وعتيرة. زانانا فرمون طبعا عتيرة هي ناويش تريشيه بيوتري الرجبية واتا مشركة كان لمانجي الرجبة كأو مانجيان بسر دادات هلسان حيوانيشيان بو خواكاني خوان سر أبري أو طبعا لا سردمي جهالتها هبو ولا صدر بدايات إسلامي شهبو بلا مسلمانان كاتيك هاتن بساريان لبيغمبري خواكر صلى الله عليه وسلم وتيان نزر مان كدو للرجبة حيوان السربرين فرنبرون سري برون بو خوا سري برون بلام دوائي كلا صحيحي مسلم دهات حديث أبو هريرة بيغمبري خوا نسخي أمي كردو فرموي لا فرع ولا عترة. طبعا فرعتي مشركة كان كاتك أجل كان وحيوان كان ينحشر كان ينجيج باج ماري الصد وكوتون بلي لخوا كان يخوان أو فر خير وبركتي أنا زانية حشتريشان لبردم خوا كان ينسر بري وعتيركش أو بوك باس ما انكرت أما نسخ بويا ونما بلام زانانا فرمون ما دام عتيرهات ولا قلي وعتيرش واجب نية بويا هردوشي بيك وهاتو الدلالة لسرويك أمش سنة به بلام طائفي دوام القول الثاني أنها واجبة قولي دوام للاي قولي زانان أويك واجبة أمش قولي شيء وهذا قول الأوزاعي والليث ومذهب أبي حنيفة واختاروا شيخ الإسلام ابن تيمية رحمه الله أمش مثل أبو حنيفة واختيارك الشيخ الإسلام ابن تيمية وإمام أوزاعي وليثيش هر أمر يعني واجبة بس دليلك هر بسريعي دليل كان أقدر فتبي باس يكم يك لم بلغانا فرمانك إخوة سبحانه وتعالى كخواي قراه فرمي فصل لربك وانحر والأمر يقتضي الوجوب أما فرماني يكم حديث شتر مانيك لا صحيح بخاري حديث جندبي بجلي كبيغمبر إخوة عليه الصلاة والسلام فرمي من ذبح قبل أن يصلي فليذبح مكانها أخرى ومن لم يذبح فليذبح هر كسيك ئاژەڵەکەی سەر بڕیوە پێشەوەی کە ئێمە نوێژی جەژنی قوربان بکەین ئەوە با لە شوێنی ئەم حیوانەشی تر سەر بڕێ لەبەری بۆی حیساب نەبووە چکە مەرجە بێ پاشی نوێژی جەژن بێ ئەوەشی کە سەری نەبڕیوە لە پاش جەژنیش فەلیەذبح با سەری بڕێ ئەمە فەرمانی تێدایە حەدیثەکەی تریش کە تازە باسمان کرد حەدیثی مخنەفی کوڕی سولەیم کە لە سونەی ترمذیدا هاتووە أمشان ديسان أمر شتري تدا يا أيها الناس إن على كل أهل بيت في كل عام أضحية لسر همو مالك لهمو صالك قربانيك بيست أمش بلغي شترا وبلغي تريش من هيك لو بلغانا لسنن ابن ماجه هاتوا حديث أبو هريرة في غمر عليه الصلاة والسلام فرمي من كان له ساعة ولم يضحي فلا يقربن مصلانا هركس يقل ايوه توانای هەبوو توانای مادی هەبوو و قوربانیشی نەکرد ئەو بە نێتە لامان لە نوێژی جەژن شوێنی نوێژکردنمان نێتە موسەڵا با لە مەجلیسی ئەهلی خێر و پیاوچاکان بەشداری نەکا تەمان ئەو معناوە نییە کە بەشداری نەکا بەڵام لە بابی تەهدید و ترساندنە بۆ ئەوی کە خەڵک قوربانی بکە ئەمە کۆمەڵێک بەڵگەن کە ئەم تائیفەیە پێیان وایە قوربانی وازبە بۆیە ئەمەی ئاخیریان زیاتر بۆ ئەو کەسانە ئەبێ کە سەعیان هەیە و خوا پێداون جاویستم من ئەوە بڵێم بەڕاستی هەر کەسێک توانای هەیە توانای 100,000 200,000 بۆ ئاژەڵێکی بچووک بۆ شاتێک مەڕێک بزنێک بەڕاستی حەق وایە کەم تەرخەمینەکە حتى ئەگەر پێشی وابێت تەنانەت سونەتش بێ بۆچی لەبەری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە نەسی حەدیث صحیح وارد بووە لەو دقەی کە چۆتە شاری مەدینە 10 ساڵ لە شاری مەدینە بووە هەر 10 ساڵ لەسەرێک کردوویەتی بۆیش تایفە یەکەم کە پیان وایە سونەتێکی موەکەدەیە لەبەری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام بۆ لەسەری و تەئکیدی لەسەر کردوتەوە بۆیە ئەسڵ وای ئینسان بەڕاستی مادام اقتیدار و توانایی ئەوەی هەیە کە ئاژەڵێکی بچووشیش بکڕێ قوربانێکی بکەوە ئەسڵە والله ئەعلەم کەواتە لە ڕووی باشیەوە بۆ نمونە خانەوادەی وا هەیە هەمویان الحەمدولله وەزعیان باشە سیان چوارن پێنجن شەشن ئەکرێ هەر یەکێکیان بۆ خۆی قوربانی بکە یاخود قوربانی لە بری گشتیان سەر بڕێ بەڵێ ظاهری حەدیثەکە پێغەمبەری خوا فەرمووی ئین عەلا كل ئەهلی بەیت فی كل عام أضحیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لەسەر هەموو ماڵێک لە هەموو ساڵێکە قوربانیەک پێویستە ئەگەر یەک کەس بیکە ئەمە تەواو ئەمە ئیشی خۆیان کردو و لایەنە شەریعەکە و سونەتەکەیان پێکاوە بەڵام ئەگەر بێت و
لە ماڵێکە دوو کەس سێ کەسیش قوربانی بکەن هەر کەسەی دەخل و داهاتی تایبەت بەخۆی هەیە لە ڕووی شەرعی ئیشکالێک نی ئینشاءالله فبها ونعمة. تەباهی لە کاتێکە تەباهیە ئەوەی کە لە حەدیثەکەی ئەبوو ئەیوبی ئەنساری هاتووە کە لە شوێنی خۆش تەفسیلی پێدەین ئینشاءالله کە زانایان کە ئەبوو ئەیوبی ئەنساری پرسیاری لە کرا چۆن لەسەر دەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم قوربانی کرا فرمووی كان الرجل يضحي بالشاة عنه وعن أهل بيته فيأكلون ويطعمون لا أنا خواذ لا أنا بخشي وشاتي شان سربري بلام لدواي دا ثم تباهى الناس فصارت كما ترى دواي خلق لو قال بدريك إلا قال بشي دينداري ودري كرتوا بابتك زياتر خو شانازي بخو كردن خالشان بس الخلق تياليان سربري وحشتريان سربري وكأنما استاشا ما هي مسلمانی وهەیە ئەڕوا قوربانیەکە جوانەگایەکی قەڵەوەکڕێ هەبووە زاڕوا لە مەجلیسا خۆی پیاڵەکێشێ من جوانەگایەکم سەبری 500 کیلۆ بوو ئەمە ئەوەیە کە لە ئەبوو ئەیوبی ئەنساری ئاماژەی پێکردووە والله ئەمە تەباهیە بەڵام ئەگەر لە ماڵێکە بۆ نمونە باوکێک لەبەرەوەی کە خۆی بە وەلی ئەمری ماڵەوە ئەزانێت و حەز بە بەرپرسیارەتێک و مەسئولیەتێکەکە قوربانیەکە بۆ خۆی بۆ ماڵ و منداڵەکەی خۆی تەمان لەسەریان لاکەوێ بەڵام یەکێک لە کوڕەکانی یەکێک لە کچەکانی وەزیفەیەکیانەیە مەعاشێکیانەیە حەزەکە ئەویش بۆ منە ساڵێک لە ساڵەکان بەشداری بکات لەم خێرە گەورەیە زانیان ڕێگەیان داوە و ئینشاءالله ئیشکالی تێدا نییە. باش مامۆستا بەنسبەت قەرزکردن بۆ قوربانی کەسێک ئێستا پارە نییە بەدەستیەوە ئەتوانێت بڕێ پارە قەرز بکە و قوربانی پێ بکە؟ بەڵێ ئێمە دوو جۆر قەرزمان هەیە قەرزێک کە ئینسانێک بزانێتن بۆ قوربانی قەرزەکات و قەرزەکەشی بۆ نادرێتەوە و دەخلەکەی مەحدودە داهاتێکی دیاریکراوی نییە وەکو معاشێک و موچەیەک و پارەی لای کەسێک بێ موعیدێکی هەبێتن بیداتەوە و وەری بگرێتەوە بیداتەوە ئەوە بەڕاستی ئەو کەسە نابێ قەرزکە چونکە ئەسڵیش لە قەرز دەبێت تۆ بیدەیتەوە کە تواناشێنەوە کاتە گونەحبارە بی ئەمەش کە وەکو باسمان کە ڕێی جمهوری زانایان لەسەرەوەی کە سونەتە یعنی تۆ ناکەی لەسەر ئەوە بڕۆی خۆ تووشی تاوانێک بکەی بەڵام بۆ نمونە چەند ڕۆژێک ماوە بۆ قوربانی ئەم کەسە لەم حاڵەتەدا هیچی لەبەردەست نییە بەڵام دوای جژن معاشی بۆ دێ هەیە مەسەلەن خەڵکێکی معاشی بە ملیۆن دینارە بە 1,200,000 لەو کاتە 200,000 قەرزەکە لە کەسێک تاوەکو معاشەکەی دێدەیداتەوە ئەویان ڕێگە پێدراوە ئینشاءالله. بۆ بابەتی مولەخۆکردنەوە یاخود نینۆک تەنها ئەو کەسە ئەگرێتەوە کە لە بری خۆیکە یاخود هەموو خانەوادەکەی نابێ مولە خۆیان بکەنەوە ئەو پرسیارە زۆر جار دەکرێت. طبعا ئەمێکەکە لەو پرسیارانەی کە زۆرترین پرسیاری لێکرێت لە مەوسیمی قوربانی ئێمە وەکو مامۆستایانی کە تەلەفۆن و پرسیارمان بۆ دێ ئەمێکەکە لەو پرسیارانەی کە زۆرترین پرسیارە لای هاوڵاتیان وحتى لەلایەن جیلی بڵین طلابی علم و مامۆستای ئاینی و بانخواز و ئەوانش بابەتەکە هەندێک جار تەشەدودی تێدایە بەڕاستی من بۆیە لێرە بە دەرفەتی ێزانم لەو کەناڵە پیرۆزەوە بابەتەکە جوانتر ڕوانکەینەوە طبعا ئەم بابەتە ئێمە حەدیثێکمانێ حەدیثی ئوم سەلەمە کە لە صحیحی مسلم داهاتووە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم إذا دخلت العشر وأراد أحدكم أن يضحي فلا يمس من شعره وبشره شيئا لروايتي ترى فرمي ولا يقلمن ظفرا بان نشي لخوينا كاتو پێستە لە خۆی نەکاتەوە و موش لە خۆی نەکاتەوە طبعا هەندێک لە ئەهلی علم پیان وایە ئەم حەدیثە موقوفە و لەسەر ئەساسی ئەمە ڕاجیاوازی دروست بۆ لای ئەهلی علم طبعا ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بێ مەذهبی ئیمامی ئەحمەد پێی وایە کە حرامە نابێ ئەسڵەن ئەو کەسە مووی لە خۆ کاتەوە و پێستە لە خۆی کاتەوە و نینۆچی بکات بەڵام لە مەذهبی ئیمام ئەبوو حەنیفە شتێکی ڕێگە پێدرا و هیچ کێشەی تێدا نیە مباحە حەڵاڵە ئەگەر کەسێکیش بیکە بەڵام لە مەذهبی ئیمامی شافعی و ئەوەشی مەشهورە لە مەذهبی ئیمام مالک ڕەحمەتی خوای لێ بێ ئەمان پێیان وایە مەکرۆهە بۆیە باشتر وایە ئێمە ئەڵین باشتر وایە لە خۆ نەکرێتەوە لە بەرۆی ڕەئی جمهور لەگەڵەوەیە کە عەلە الأقل مەکرۆهە یان بڵین حرامە و حکمت چییە یعنی بۆچی موو لە خۆ نەکرێتەوە هەندێک لە ئەهلی علم پیان وایە بابەتێکی تەعەبودیە مجەڕەد تەعەبودی هیچی تر نییە هەندێکی بە دوو حکمت باسیەکەن یەکێکیان ئەوەیە بۆ خۆچواندنمان بە برایانمان کە ئێستا لە حەجن ئەوان لە ئیحرامدان موو لە خۆیان ناکەنەوە و نینۆچیان ناقرتێنن
کۆمەڵشتیان لەسەر حرامە لە کاتیکە لە ئیحرامدان ئێمەش خۆچواندنمان بە برایانی خۆمان لە حاجیان ئەو کارە ئەکەین و ئامادەکاری ئەکەین وەکووان. حکمەتی دووەم ئەهلی علم ئەفەرمون، هەندێک لە زانایان ئەفەرمون لەبەر ئەوەیە کە ئینسان چۆن بە ماڵەکەی ئێوێ خۆی لە خوای خۆی نزیک کاتەوە بە بەدەن و جەستەکەشی لە ئامادەباشیدایە هیچ دەستکاری خۆی ناکە بۆ ئەوەی هەموو دەستە و لاشەی خۆی وابکە کە خوای گەورە ئازادی کە لە ئاگری دۆزەخ. ئەمە ئەکەکە لە حکمەتەکان والله عەلەم. بۆیە باشتر ئەوەیە کە بەڕاستی ئینسان موو لە خۆی نەکاتەوە. ئەگەر کەسێ ئێستا نیەتەکەی بۆ دروست بووە بۆ نمونە دوای تێپەڕبوونی چەند ڕۆژێک بەسەر مانگی ذیلحیجەیە ئیسا نیەتی بۆ دروست بووە ئەوێ قوربانی بکە وە مووی لێکردێتەوە نینۆکی بڕیوە خۆی ئەسڵ وایە تۆ لە بیدایەتی یەکەم ڕۆژ کە داخلی ناومانگی ذیلحیجە ئەبی لە یەکەم ڕۆژەوە ئەم کارانە نەکەی. ظاهیری حەدیثەکە وایە. بەڵام زانایان فەرمون ئەگەر هاتوو کەسێک لە بیدایەتەکەی نیەتی نەبوو قوربانی بکە یان دەسەڵاتی نەبوو، بەڵام لە ناکاو خوای گەورە دەرگایەکی خێری لێ کە دۆشتێکی هاتە دەست یان نیەتی گۆڕابەوەی کە بەڵێ قوربانیەکە ئەگەر یەک ڕۆژیشی مابێ بۆ کاتی قوربانیەکە با لەو کاتەوە دەست بە ئەوە بکە هیچ لە خۆی نەکاتەوە و ئامادەکاری خۆی بکە ئەوەی تر تێدا عەفو ئینشاءڵڵا و تەئسیر لە قوربانیەکەی ناکە. هەندێک کەس خاوەنی ئەعذارن موو لە خۆیانەکەنەوە و ڕیشە تاشن و هەیە عسکەری یعنی مەڵەرگەی ئەوانە ئەمە شێکێکە لە ڕەحمەتی ئیسلام هەموو مخیلافە هەیە لە لای زانایان کەواتە کاریگەری لەسەر قوربانی کار ئاسانی یعنی هەندێک لە زانایان فەرموون هەر زۆر ئاسایی اعتیادیە هەندێک هیچ تەئسیر لە قوربانیەکە ناکە قوربانیەکەی خۆی با بکە ئینشاءڵڵا. باشە بارەک الله فیک. مامۆستا بەنسبەت ئەو قەسابەی کە قوربانەکە سەرەبڕێ هیچ مەرج و شەرتێک هەیە لەو قەسابەیە بەدی بکرێ یاخود هەر کەسە سەری بڕێ ئەبێ چکە هەیە ڕوا بەلای قەسابێک کە سوورە زانێ نوێژ نەکەرە نوێژ ناکە دروستە بهێڵی کەسی وە قوربانەکەت بۆ سەر بڕێ؟ ئەم پرسیارە ئەمان بۆ پرسیارێکی تر ئایا نوێژنەکەر کافریان مسلمانە؟ طبعا خلافەکە مەشهورە لای زانایان زۆرێک لە ئەهلی علم پیان وایە ئەگەر تەکاسولەن ئەم کەسە نوێژنەکە باوەڕی پێبێ لە ناخیەوە اعتقادن باوەڕی پێبێ جحود و ئینکاری نەبێ کەمە مەذهبی جمهورە پیان وایە کە ئەم کەسە مسلمانە. ئەگەر پێت وابێ مسلمانە تەکاسولەن ئەو کەسە نوێژ ناکە ئەوە دەستەواشی بڵێن حیوان سەڵبڕینەکەشی دروستە و گۆشتەکەش خواردنی دروستە. بەڵام گەر پێت وابێ کافرە ئەمە زانایان فەرمون نەخێر حرامە بەدەستی ئەو کەسە نابێت سەری بڕێگە سەریشی بڕی گۆشتەکەشی حرامە. بۆ کەسێک ئیماندار کەسێک کە لەخوا ترس بێ باشتر نییە بێگومان خۆی ئەسڵەن سنەت وایە بۆ خۆ سەری بڕی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵەوەی کە ئیمام الثەقەلەین پێشەوای ئینس و جن سەرکردەی هەموو دنیا ئەم پیاوە بەڕێزم پیاوە نازارە بۆ خۆی ئەوەندە خۆی تەواضوعی نواندۆ و لاقی مبارەکی هەڵداوەتە سەر کەلەکەی بەرانەکەی و بۆ خۆی سەری بڕۆ بسم اللهی کرد و اللهم هذا عني وعن أهل بيتي چی تێدا خۆمان سەری بڕی ئەگەر نا ئەی بە مەلای کەسێک کە موسڵمانە و نوێژکەرە و ئەهلی ئیمانە. باش ئافرەت بۆی هەیە سەری بڕێ؟ والله أعلم إشكالي تداني. بارك الله فيك. مامۆستا بەنسبەت ناوهێنانی ئەو قەسابە يعني هەندێک جار قەسابەکە لی تەکەسی ئەڵێ خوای لە منی قبولکەی. طبعا خوای گەورە والله عليم بذات الصدور. خوای گەورە ئاگادارە بە نیەتی هەموو ئینسانەکان. طبعا ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەگەر خاوەن بڵێ قەسابەکە نەزانێ خاوەنی قوربانیەکە تەنانەت چێشە نەک ناوی بێنێ یان نەیهێنێت تەنان نەزانی چێشە خوای گەورە لەگەڵ نیەتی ئینسانەکە مامەڵە ئەکا و قوربانیەکەی لێ قبوڵە. هەرچەندە شێخی بن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ پێی وایە ئەفزەڵ و باشتر ئەوەیە ناو بهێندرێ حتا ئەگەر قەسابەکەش بیکە استدلال بەم حەدیثە ئەکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حیوانەکەی سەربووی فەرمی اللهم تقبل من محمد وآل محمد. ئەفزەڵ ئەوەیە بەڵام ئەگەر نەشێندرێت ئیشکالی تێدانی و قوربانیەکە دروستە و خوای گەورەش لە خاوەنەکەی قبوڵیەکە ئینشاءالله. بەم مناسبەوە نوکتەیەکی لە سەرەواڵێن قەسابێک کە سەری بڕی وتی خوای لێمی قبولکەی لە منی قبولکەی وتیان هەی ئەوە بەناو خۆیەوە سەری بڕی کابرای خاوەن قوربانەکە وتی خوای گەورە زانی کێپارەکەی داوە بزدەبێت وایە. باشە بارەکە الله فیک مامۆستا. ئینشاءالله. حکمی بسم الله کردن بسم الله کردن لەسەر لە کاتی سەربڕینی قوربانەکە حکمی چییە و ئەگەر کەسێ لە بیری چوو
هیچی لەسەر قوربانەکەیە جمهوری زانایانە فەرموون زۆرینی زانایانە فەرموون ئەگەر بە نەزانین بێ واتە ئەو کەسە نازانێ حکمی بسملایی کردن چییە لەسەر هەر حیوانێک کە تۆ غێری قوربانیش کاتێ سەری ئەبڕی یان بە لە بیرچوونەوە بێ و بە لە بیرچوونەوە بێت باش ئەمە قوربانیەکە دروستە وە گۆشتەکەشی حەڵاڵە و دەخورێت بەڵام ئەگەر کەسێک بە عەمدی بسملایی نەکا لەسەر قوربانی بە عەمدی بسملایی نەکا لەسەر ئەو ئاژەڵەی سەری ئەبڕێ ئەزانانە فەرموون ئەم قوربانیە حیساب نییە وە گۆشتەکەشی حەرامە دلیلمان ئەوەتی خوای گەورەیە کە ئەفەرمێ ولا تأكلوا مما لم يذكر اسم الله عليه فإنه فسق نابێت لە گۆشتێک بخورێت کە بسملایی و ناوی خوای لەسەر نەهێنرێ و ئەمە تاوانە فسقە يعني چەند وشەیەکی سنت هاتووە لە کاتی سەربڕی نابێڵی ذکر و دوعا و شتانە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک ویستی بەرانەکە سەربڕێ فەرمووی بسم الله الله أكبر ئەمە یەکەچیان اینجا لە ڕیواتی ترا هاتووە فەرمووی بسم الله الله أكبر اللهم تقبل هذا عني وعن أهل بيتي خوايا ما بوتو إلمي قبولك لخومو لمالو من دالم لرواية تريش اللهم تقبل من محمد وآل محمد اللهم منك ولك أم لفظان هاتون يعني بكردي عشائري خومان هر كسي كاجالك سربريان عمي قصابة كان لواني أو مثلا خوێنەواری و شارەزاییان نەبێت لە ڕۆ شەرعی و ئەذکار و ویردەکان کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وارد بووە هەر بە کوردی بێڵێ خوایەجان ئەمە لە پێناوی توە سەرە بڕێم و لە خۆم و ماڵ و منداڵم قبوڵکە جوانە مامۆستا ئەو حیوانەی کە ئەکرێتە قوربانی مەرجی هەیە لەسەری چەند عیبدار نەبێت شتانە بەڵێ چونکە مە شاعیرەیەکی گەورەیە کۆمەڵک مەرج هەیە لە هەم لە تەمەن و کاتی ئاژەڵەکە هەم لە نەوعیەتی ئاژەڵەکە و هەم لە عیبەکانیشی ئەبێ سەلیم بێ لە چەند عیبێک یەکەم من بەهیمەتی الأنعام دەبێت لەو چوار ئاژەڵە بێ حوشتر چێڵ مەڕ بزن باش و زائیدن دەبێ حوشتر 5 ساڵی تەواو کردبێ و مەڕ چێڵ ئەبێ 2 ساڵی تەواو کرد بێ داخلی ساڵی سێم بوو بێ بزن ئەبێ ساڵێکی تەواو کرد بێ داخلی ساڵی دوم بێ مەڕیش کە قەولی صحیح ئەوەیە 6 مانگی تەواو کرد بێ تەواو هەندێک لە زانیان پیان وەکو بزنە بێ ساڵێک تەواو کرد بەڵام قەولی صحیح حەدیثمانەیە کە 6 مانگی تەواو کرد بێ دروستە بەڵام ئەم ئاژەڵی تۆ سەری ئەبڕی جا حوشتر بێ یان چێڵ بێ یان مەڕ بێ یان بزن ئەبێ لەم چوار عیبە سەلامەت بێ کەمە نەسی حەدیثی لەسەرە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ 4 لا يجزين في الأضاحي چوار شتەیە چوار عیب هەیە بۆ قوربانی ناشێ هەر ئاژەڵێکێک لەم عیبانەی تێدا بوو نابێ بیکیتە قوربانی العوراء البين عورها کۆریەکەی زۆر واضحە دیارە چاوێک یان هەردوو چاوی کوێرە کە ناتوانێت وەکو پێویست بلەوەڕێ و خاڵی دووەم والعرجاء البين ضلعها و شەلێک کە شەلێکی واضحە کاتێک ئەڕوا بە شەلی ئەڕوا پێیوە دیارە و خاڵێکی تر والمەریضة البين مرضها ئاژەڵێک دیارە نەخۆشە هەر ناتوانێت هەستێ ناتوانێت بە ڕێگادا بڕۆ ناتوانێت بلەوەڕێ نەخۆشێکی پێوە دیارە والكثيرة التي لا تنقي ئاژەڵێک بە ئەندازەیەک ئەوەندە زەعیفە هەر گۆشت و چەورایی پێوە نییە ئەم ئاژەڵانە بۆ قوربانی ناشێن بەڵێ ئەگەر شاخێکی شکا بێ بچکی بڕا بێ قەولی صحیح لای زانایان ئیشکالی تێدانیە لەبەرەوەی باس نەکراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی نەکردووە و لەو عیبانە نییە کە باس لەو عیبانە نییە ئینشاء الله باشە مامۆستا پیاوێک لە خێزانی زیاتری هەبێ وەک خۆم و خۆت بەڵێ یعنی ئایا هەر یەک دانەیە کفایەتە بۆ هەر چوار خێزانیان بۆ سێ خێزانەکەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن على كل أهل بيت في كل عام أضحية لەسەر هەموو ماڵێک لە هەموو ساڵێک قوربانیەک پێویستە بەڵام ئایا ئەم ماڵە ماڵی جیاوازن یانی خاوەنیان هەیە طبعا ئەمەگەر تەماشای حەدیثەکەی ئەبوو ئەیوبی ئەنساری بکەین ئەفەرمێتی كان الرجل يضحي بالشاة عنه وعن أهل بيته پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک بەرانەکەی سەر بڕیچی فەرموو
من محمد وآل محمد خۆی و خاو خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 11 خێزانی هەبووە 9 منداڵیشی هەبووە 7 منداڵیشی هەبووە بۆ خۆشی ئەمە 19 کەس بۆ 19 کەس بەرانێکی سەربڕیوە و زیاتریش لە 2 ماڵ و 3 ماڵ و 11 ماڵی هەبووە و هەندێک لە منداڵەکانی وەکو ئیبراهیم وفاتی کردبوو و دایکمان خەدیجە وفاتی کرد بۆ مردوو زیندوو شاتێکی سەربڕی کەواتە کیفایەتە دروستە ئیشکالی تێدا نیە وەڵا زۆر جاراڵێن بەران ئایا ئاژەڵی مینە درستە بۆ قوربانی زانانە فەرمونون هیچ جیاوازیەک نییە لە بینی ئاژەڵی نێر و مێ گرنگەوەیە ئەم مەرجانەی تێدا بێتە دیکە هەم لە تەمەن و هەم لە سەلامەتی لە معیبانە دروستە مێ بەیان نێر بێ کێشەنی ئینشاءڵڵا ئەگەر ئەو مێە دووگیان بێ ئاوس بێ ئاساییە مەسەلەی ئاوس جمهوری زانایان لەسەر ئەوەن کە بەڵێ دروستە خلافا للشافعية إمام الشافعي لمذهب الشافعي دا دروس نية حقيقة فالأولى تركه خروجا من الخلاف باش ترواية نكري لو إلى خلافك درسين بلام بونمونا إما دبي هندك زار واقع بين بياوك خوي أجل دارا يك أجلي هي كبكلتي قرباني دي بۆ منە کۆمەڵێک چێڵی هێنا یەکێک لەو چێڵانەی بەکەلکی قوربانی دێ بەڵام قەدەری خواوایە ئاوسە پارەشی نییە بڕوا بە ملیۆن و بە 2 ملیۆن و بە ملیۆن و نیو بڕوا ئاژەڵێکی تری پێ بکڕێ و ئەگەر ئەوە نەکا ناچێ بیکڕێ ئەلەوێ پێڵین ناوی خوای لە بێنەوە بیکە و دڵی ماڵ و منداڵ و مسلمانانیش خۆشکە و بابیکا و لەسەر ڕێی جمهوری ئیشکالی تێدانی ئینشاءڵڵا ئەگەر ئەوە حیوانە و ئاژەڵە سەر بڕا و ئەو پێشوەی ناو سکی سەربڕینی دایکەکە بۆ ئەویش حیسابە بۆ ئەوش پێویست ناگە سەر نەخێر باشە مامۆستا ئافرەتێک کە هێشتا هەوسەرگیری نەکردووە هەر خۆی دەتوانێت بۆ خۆی قوربانی بکە ینی کچە کچی ماڵەوەیە وەکو واجب لەسەری نییە بەڵام ئەگەر بۆ نمونە ئەمڕۆ ئەم ساڵ لە ماڵێکە باوکەکە ئیختیداری نییە قوربانی بکە کچەکە ئەڵێ من لە بری ئێوە ئەم ساڵ قوربانیەکەم ئەگەر بەم شەوازە بێ بەڵێ کێشەنی ئینشاءڵڵا دروستە باشە مامۆستا کوڕێک لە باوکی جیا بووتەوە توانای ئەوەی نییە قوربانی بکە باوکی وەزعی باشە سپاس بخوا ئەتوانێت باوکی بۆ ئەوش بکە بۆ خۆی بکە و بۆ ئەوش بکە خۆی کاتێک باوە قوربانیەکە وەکو سنەتەکە باسمان کرد جیا بووتەوە بەڵێ ئەڵێ بۆ خۆ ماڵ و منداڵم لە ئەجرەکە ئینشاءڵڵا بەشدارە مەبەست لەوەی یانیەوەی کە تەلزەمه نەفەقەته نەفەقەی لەسەر ئەوەی نەفەقەی لەسەرەوە بۆ هەمیان حساب بەڵام ئەوەی کەلەی جیابۆتەوە ئەوەی کەلەی جیابۆتەوە مادام بۆ خۆی نیەتی لەسەری نییە کە لەسەری نییە ئیتر وەکو سەدەقەیەک مەسەلەن ئەو باوکە دەڵێن ئەبێ بۆ خۆی بیکە بەڵام هەستێ بڵێ من بۆ خۆمی ناکەم بۆ ئەو منداڵەکەم لە بەرۆی ئەو نیەتی ساڵی پار بۆ خۆم کرد ئەو ساڵ بۆ یەکەم ئەمە هەڵەیە پێچوانەی سنەتە بۆ خۆی لەسەریەتی لە بەری سعی هەیە توانای هەیە بێ بۆ خۆی بکە نەک بۆ منداڵەکە چونکە منداڵەکە لەسەری نییە باش مامۆستا هەیە نەزری کردووە نەزری کردووە ئاژەڵێک سەر ببڕێ ئێستاوە قوربانی هاتوۆتە پێشەوە ئەتوانێت نەزرەکە و قوربانیەکە تێکەڵکە بەیەک حیوان نەخێر نابێ نەزر و عەقیقە و ئەو بابەتانە لەگەڵ قوربانی تێکەڵ بە یەکتر ناکرێن چونکە ئەمیان حکمی تایبەتی خۆی میشان حکمی تایبەتی خۆیە بەڵام ئەگەر بێت و کەسێک نەزری کردبێت و توانای یەک حیوانیشی هەبێ ئایا نەزرەکەی جێبەجێ بکە یان قوربانیەکەی بکە زانایان نەفەرموون ئەسڵوایە نەزرەکەی بکات چونکە ئەویان حکومەکەی یەکلایی کەرەوەیە کە واجبەکە لە پێش قوربانیەکەی ئەبێ نەزرەکەی بکات باشە مامۆستا ئەڵێن ڕاستە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانی کردووە بۆ هەژاری ئومەتەکەی مەڵێ وڵای حەقەتەن ئەوەی کە من بەدواداچوونم بۆ ئەو بابەتە کردوشتم لەسەر خوێندۆتەوە بەو لەفزە من هیچ شتێکم نەبینیوە تەنها حەدیثێک کە لە سونەی ترمذی داهاتوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرانێکی هێناوە سەری بڕیوە فەرمووی عمن لم يضحي من أمتي أما بۆ ئەو کەسەیە کە لە ئومەتەکەی من قوربانی ناکات یان نەیکردووە بڵێن یان توانای نییە بیکە بەڵام بەو لەفزەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ هەموو فەقیری ئومەتەکەی قوربانی کردووە
نازانم لەوەیە بەس ئەو کەسانە بێ کە مردون و نەیانتوانی قوربانی بکەن هەیە مەسەلەن لە حیاتی خۆیدا ئەسڵ نەیزانیوە قوربانی چییە قوربانی نەکردووە یان پێڕانەگەیشتووە بیکە یان توانایی نەبووە ئەکرێ ئەم حەدیثە ئەوانە بگرێتەوە بەڵام بڵێ بۆ هەموو فەقیرانی ئومەت بەو لەفظە من نەمبینیوە نازانم مامۆستا پرسیارێکی تر زۆر جار ئەکرێ ئەڵێن ئەو پارەی کە ئیدیتە قوربانی هەژارێک بە تەنیشتەوەیە دراوسێک تێ زۆر محتاجە نەخۆشە پێویستی بە پارەڵە بیدە ئەو باشترە لەوەی کە قوربانی بکەیت ئەمە تێگەیشتێکی هەڵەیە بەڕاستی لەبەرەوەی ئیسلام دینێکی شامل و فراوان و گشتگیرە لەگەڵ هەموو واقعێک و قۆناغێکی ژیانی ئینساندا ئەگونجێت ئیسلام نەهاتەوە تۆ بەس باسی قوربانی و گۆشتە و زیعکردنی بۆ کردبی باسی سەدەقەشی بۆ کردووی باسی زەکاتیشی بۆ کردووی باسی زەکاتی ماڵە زەکاتی فیتڕە لە جەژنی ڕەمەزانە باسی سەدەقە و یارمەتی خەڵکی طعام المەساکینە لە کەفاڕەتی سوێندە کەفاڕەتی فڵانە یعنی ئەم هەموو دەرگایی تر هەیە تۆ ئەکرێ لەم ڕێگانەوە کە کەسێک پێویستی بە لایەنە مادیەکە و یارمەتی بدەی بەڵام قوربانی شعیرەیەکە دروشمێکە ئەبێ بە بەردەوامی بە پیرۆز ڕابگیرێ و هەر کەسێک توانە هەبێ بێزێ بەزەی بکە بارەکە الله فیک مامۆستا باسی چوار جۆر ئاژەڵت کرد بۆ قوربانی ئەشەیە یاخود هەر فەرمان کراوە لەو چوار جۆرە بکرێت بەڵێ لە ڕووی باشیەوە کەسێک توانە هەبێ باشترەوە وشتر بکات وەکو تەدەڕج دابەزێ ئەمە بابەتێکە ڕێی جیاوازی لەسرە بەڵام ئەوەی کە خۆم پێیگەیشت بم بەڕاستی ڕێی سەواب ئەوەیە کە نەخێر مەڕ ئەولاتر و ئەفزڵترە بە بەڵگەی دووشت یەکیان کاتێک خی گەورە لە بری ئیسماعیل کە چی ناردە خوارد بۆ ئیبراهیم سەری بڕێ کەپش بەرانێکی نارد بۆچی بەران یعنی جێگای پرسیارە حەقیقەتەن یعنی خی گەورە سبحانەه وتعالى والعیاذ بالله توانە هەو دەسەڵاتی حشترێکی قەڵە و چێڵەکی قەڵە و جوانەگایکی گەورەی نەبوو بینێرێ بۆ بەرای نارد ئەمە فەزڵدانە لە ناو بەهیمەت الأنعام بەسەر بەران لەسەر ئاژەڵەکانی تر بەران لە هەمووی بەران باشترەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرانی سەر بڕیوە لە تەواوی ژیانی خۆیدا لی وارد نەبووە کە چێڵ یان حشری سەر بڕیوە بۆ قوربانی بە هەموو ساڵێک بەرانی سەر بڕیوە خی گەورەش فەرمانی پێکردین فەبیهوداه مقتدی جوان والله أعلم مامۆستا ئاژەڵی خەسێنراو مەڵێ دروستە بۆ قوربانی لای قولی صحیحی زانایان دروستە لەبەرەوەی لەو عیبانە نین کە لە شریعەتدا باس کراوە کە نابێ بۆ قوربانی بۆی والله أعلم مشکالی تێدا نییە باشە خۆتە زای قسابەکانمان یانی وەکو پێویست شارەزایەکێ ئەو تویان نییە لە دین یعنی فێرکاریەک چۆنیەتی سەربڕینی حیوانەکە هەر کەسە و بە جۆرێک هەر چوار پەلی ئەبەستنەوە ملی زۆر ڕاکێشن یان سەری ئەبڕن یەکسەر لە لاشەکەیەکەنەوە یعنی ئادابی سەربڕینی حیوان لە ئیسلامدا چۆن باس کراوە طبعا ئەمە پرسیارەشی لە زەی خۆیەتی بەڕاستی چونکە دینی ئیسلام ڕەحمەتە حتا بۆ ئاژەڵیش و حەدیثەکەی ئەوەی ئیمامی ئەبوو هورێرە کە لە پێغەمبەری خوا بمانەجێڕێتەوە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی إن الله كتب الإحسان على كل شيء خی گەورە ئیحسان و چاکەکاری داناوە وازبی کردو دایناوە لەسەر هەموو شتێک فإذا قتلتم فأحسنوا القتلة وإذا ذبحتم فأحسنوا الذبحة وليحد أحدكم شفرته وليرح ذبيحته هەر یەکێک لە ئێوە کاتێک کە ویستان شتێک بکوژنەوە بە جوانترین شەواز بیکوژن باش و کاتێک ویستان شتێک بکوژنەوە کەمە طبعا قتلەکە مەبەست پێی لە قیساس و حەد و ئەوشتانەیە و ذەبیحەکەش مەبەستی پێی ئاژەڵە ئاژەڵ و تێر و تاڵ و هەمووی ئەگرێتەوە جا لێرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی دوشتی زۆر گرنگمان بووە کە یەکێک لەوانە فليحد أحدكم شفرته بە هەرێکێک لەوە کە ویستی حیوان سەر بڕێ با چەقۆکەی جوان تیشکە بۆەوەی ئەمە ئەزیێت نەخوا ئازاری زۆر پێنەدرێ خاڵی دۆم وەلیوریح ذەبیحەتەه ئیسراحەت بە ذەبیحەکەی بدا بە ئەوەی کە ئەیکوژێتەوە طبعا ئێمە هەمومان نەزانین هەر جۆرە ئاژەڵێک هەر جۆرە حیوانێک بە شێوازێک ئیستراحەت ئەدات بەوەی کە کاتێکی کوژیەوە بۆ منە تەیر و تاڵ
هەر تەنها باڵەکانی ئەگری و هیچ ئیشکالی نییە باش مەڕێک بزنێک تەنها لە عارزیە دەی و پێک لەسەر کەلەکەی دانی کێشەی نییە هەروکو پێغەمبەری خوا ساسن کەمەیە کە لە ئادابەکانیش کە لەسەر لای چەپی ڕابخرێت و لەسەر لای ڕاست پێی لەسەر لای ڕاستدا بنرێ و سەر ببڕدرێ و چێڵ ئەبێت چوارلەپی ببەستی بەڵام حشتر چۆنە نەحرا وەکو حیوانی تر دەبح نییە هەر بە پێوە ئەوە چەقۆیک لە ملێدەن شێوازەکەی ئەوان خۆیان نەزانن قەسابەکان ئەمە یەکێکە لە ئادابەکان بەڕاستی دەبی ئەوە بکرێ و حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێکیان پیاوێکی بینی ئەوەها قەسابەکانی خۆمان کارتی خێک و چەقۆیان پێ ئەوە لێ چێدەن و بینی لەبەر چاوی مەڕەکەیە ئەوە خەریکی چەق و تیژکردنە فەرمی کاکە تۆ ئەتەوێت 2000 حیوانە بکوژی طبعا بڕۆ چەقۆکە تیشکە اینجا وەرە سەری بڕ ئەمەیەکە لە ئادابەکان طبعا پرسیارەکەیت ئەوش هەڵ لە خۆی هەڵەگرێ ئادابی حیوان سەربڕینمانێ ئەوەیە کە ڕوو لە قیبلەیکەی ئەوەیە کە لەسەر لای چەپ درێژی کەیت و پێ لەسەر لای ڕاستی دابنی بۆ حیوانی کچکە بە تایبەت و چەقۆکە تیشکەی و لە بەرچاوی ئەو نەبێ کاتێک کە سەری ئەبڕی و ئیسراحەت بە ئاژەڵەکە بدەیت و ئەو دەمارە ببڕی کە تەواو خوێن لەوێ فشقە ئەکات و دەرەچێتن بۆ ئەوەی تەواو ناو جەستەی پاک بێت پێش ئەوەی ڕوحی دەرچێ نابێ ئێسقانی بشکێنێت نەخێر چونکە ئەمە سەری هەر یەکسەر سەری لە لاشەیەکەنەوە بەڵێ ئەمە غەڵەتە ئەبێتۆ بەس دەمارەکە حلقومەکەی ببڕی بۆ ئەوەی تەواو خوێنەکە ئیسراحەتی پێ بدەی هەمووان بینی ومانە کە ئاژەڵ سەر دەبڕێ ماوەیەک بەس هەڵدەپەڕێ ئەمە معنای ئەوەی کە هێشتا ماوە ڕۆح ماوە لە ناو لاشەی ئیحازەدا تۆی بۆی تەواو خوێنەکە دەرسێت ئیندا دەسەکەی بە سەر لێکردنەوە و کەوڵکردنی باشە مامۆستا بەنسبەت دابەشکردنی یاخود هەڵگرتنی گۆشتەکەی و خواردنی گۆشتەکەی یعنی سنت لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە چی شێوەیەک هاتووە چکە خەڵکێکی زۆر پرسیارەکەن ئایا هەموو گۆشتەکەی بکەنە سەدەقە و خێر یاخود نیوەی بۆ خۆی هەڵگرێ و نیوەی بداتە خەڵکی یاخود چێشتی لێنێ دەرخوارد خەڵکی بنایە باشترین شێواز چییە؟ حديثكي أبو أيوب أنصاري فرموي كان الرجل يضحي بالشاة عنه وعن أهل بيته فيأكلون ويطعمون لا أنا خاردو أشياء بخشي حديث شي ترمانيا كبيغمبري صلى الله عليه وسلم فرمي كلوا وادخروا وتصدقوا بلام ليرا خلق بهلا لم فرموديتي جيشتوا كلوا وادخروا وتصدقوا يعني أجر حيوانك بون مناسي شيلو به دەیبخۆ دەشی هەڵگرە دەشی بکە سەدەقە ئەمە خۆمیرات نیە تەوزیعیەکەی ئەمە کول و یعنی چی یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەتا ئاژەڵەکەی خۆی سەر ئەبڕی لە ڕۆژی قوربانی سنەت وایە تۆ نان نەخۆی هیچ نەخۆی لە بەیانیان تا لە ئاژەڵەکەی خۆت هە لە کورداری خۆمان عامەی خەڵکەوەی قوربانیەکە جەرگوناوەکەی ئەکاتە شیو جوانە ئەمە سنەتەکەیە لە ئاژەڵەکەی خۆت نیوەڕۆ لەوە بخۆ یان خەڵکێکە هەل لە شوێنی ئەو ئاگرێکە کاتەوە کەوشتی وا لێدەن ئەمە سونەتە و ئشکالی تێدا نییە بەشێکیش بۆ ماڵ و منداڵت میوانێکە کەسێکە دێ هەڵیەگری بەشە زۆرەکەی ئەەکەی بە سەدەقە بەم شێوازەیە تەوزیعکردنەکەی بێ بەشی زۆری تەوزیع بکرێت چونکە ما عندكم ينفذ وما عند الله باق بەتاکید باشە مامۆستا چی کاتێ دروست نییە گۆشتی قوربانی هەڵبگیرێت لە کاتێک کە خەڵک لە فەقیری و وشکە ساڵیەکی زۆر بێ و فەقیری بێ و نەداریەکی زۆر بێت مەگەر جیلێکی زۆر تایبەت بتوانن گۆشت بکڕن یان ئاژەڵیان هەبێ لی بخۆن خەڵکێکی زۆر کەم هەیە بتوانێتن گۆشت بەدەست بێنێ بۆیە لەو کاتە کە ساڵی فەقیری و برسێتی بوو نابێت هەڵبگیرێ ئەبێ تەوزیع بکرێ هەمووی تەوزیع بکرێ باش مامۆستا کۆتا پرسیار کاتی سەربڕینی قوربانیەکەی لە کێوە دەست پێ دەکات بەڵێ طبعا سەربڕینی قوربانی لە دوای نوێژی جەژنە بە بەڵگەی حەدیثی کە باسمان کرد لە بوخاری حەدیثی جندوب من ذبح قبل أن يصلي يعني مبسي صلاة العيد طبعا أو فليذبح مكانها أخرى أما دروسنيا بلام لدواي أو دەست پێ دەکات هەتا وەکو آخر ڕۆژی ئەیام التەشریق کە تا پێش بانگی مەغریبی ڕۆژی چوارەم کە ڕۆژی سێزدەی مانگی ذوالحیجەکە تا ئەو کاتە لەو بینە دروستە بەڵام خێرترین ڕۆژ طبعا ڕۆژی یەکەمە لە بەرەوەی ئەکەوێتە ناو دەی حاجیان و
ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام العشرة كيتنا روج خيرانك عبادتي دا جواز لقل باقي روج كانيتر. بارك الله فيك. ما وصل أمجاري تشي بو مسلمان بو بنسبة أم بابته. بلى والله من دو أمجاري ما أمجاري يكم براسي بو تكراي مسلمانان حتى بو ما مصاهيني آينيش كاريگەریی تاویان هەیە لەسەر کۆمەڵگا خەڵکان دەن لەسەر ئەم شەعیرەیە لەسەر ئەم دروشمەیە بۆ ئەوەی کە خەڵک کەم تەرخەم نەبێ ینی بە شتێکی ئاسان ئەم بابەتە پیشانی خەڵک نەدرێ مسونەتی پێغەمبەرانە ئەمە دروشمێکە لە دروشمەکانی ئیسلام خەڵک کەم تەرخەم نەبێت ئەوەی کە لە توانایدا هەیە بیکات و خاڵێکی تر کە سەبارەت بەم بابەتەیە لەوەیە جەنابەت لە بیر سوبێ پرسیاری دەربارە بکە ئەویش مەسئلەی ئەوەی ئایا حیوانی بچووک و گەورە و بۆ چەند کەس و بۆ چەند کەس نابێ بەڕاستی ئەمەش بۆتە بابەتێک کە یعنی زۆرترین نیزاعی لەسرە زۆرترین پرسیاری لەسرە حتا لە بینی مەسەلەن ئیمام و خەتیب و مامۆستاکان هەر کەسێک بەش زۆرێک بابەتەکە وەصفە کات ئەمە گەربین تەماشای ظاهری حەدیثەکە بکەین حەدیثەکەی ئەبوو ئەیوبی ئەنصاری چی فەرموو كان الرجل يضحي بالشاة عنه وعن أهل بيته بخوي ومال من داري خوي بيغمبري خاصة فرمي اللهم هذا عني وعن أهل بيتي بوي ابن القيم رحمة خوي اللي أفرمي لكتاب زاد المعاد أفرمي وكان من هديه صلى الله عليه وسلم أن يضحي بالشاة عنه وعن أهل بيته وإن كثر عددهم الله إلا هدي ربازي بيغمبري خاصة وسلم أو بوكا ئاژەڵێکی بچووک بکرێتە قوربانی بۆ خۆی و ماڵ و منداڵی خۆی هەر چەند ژماریان زۆر بێ حتى إمام الشوكاني رحمة الله عليه نيل الأوطار أفرمي وإن كانوا 100 نفس أو أكثر حتى أجر صد كس يجبنوا بقرز زياتر يجبن بيغمبري خواه صلى الله عليه وسلم بون وزدكس لعائلكي خوي لخزان ومال ومضال ونفسي خوي برانشي سربري بوي خوي قورا توسيعيك برفراوانية بمنوتو بخشي وإما لسر خماني تسقنا كينوا ئەمساڵ ئەم پیاوە بەس بۆ خۆی حیوان سەرەبڕێ ساڵەکەی تر بۆ ژنەکەی ساڵەکەی تر بۆ منداڵەکەی ساڵەکەی تر بۆ منداڵەکەی تری ئەمە هەردوو ڕێبازی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئامۆژگاریمانەوەیە کە خەڵک کەم تەرخەم نەبێ لە ئاستی قوربانیدا قوربانی بکە و ڕەزیلیش نەبێ لە قوربانیەکەی کە ئەیکا ماڵ و منداڵی خۆی هەمووی بخاتە ناوی خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵکە ئینشاءالله. مامۆستا پرسیارێتر هاتە مێشکمە قوربانیکردن بۆ مردوو. بەڵێ قوربانی بۆ مردوو تایبەت من ئەمساڵ قوربانیەکە کەم بۆ باوکم کە مردووە بۆ دایکم کە مردووە کە بۆ خێزانم کە مردووە ئەمە لە هەدیو ڕەبازی پێغەمبەری خوانیە صلی الله علیه وسلم ئیلا مەگەر ئەم مردووە پێشەوەی وەفات بکە وەسێتی کردبێت تەمان وەسێتی شەرعی نەک لە قوربانی لە هەموو بابەتێکی تر کە شەرعی بێ وەسێت جێبەجێ کرێ لە بابی جێبەجێکردنی وەسێتی شەرعی کە قوربانیشی بە وەسێت کردبێت قوربانیەکەی بۆ ئەکرێ بەڵام قوربانی تایبەت بۆ مردوو ناکرێ ئاژەڵێکی تایبەتی بۆ سەربڕێ من بۆ خۆمی سەرە بڕم بۆ ماڵ و منداڵی خۆم دا خێزانێکم وەفاتی کردبێ منداڵێکم وەفاتی کردبێ دایک بێ باوک بێ ئەوانش لە ئەجرەکەی بەشدارە بن ئینشاءالله. بارك الله فيك وفيكم إن شاء الله. زد كێشا بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامەش تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ والسلام عليكم ورحمة الله وبركاته.